بەشێکی زۆر لە هونەرمەندانی شێوەکاری بە تایبەتی هەوڵ ئەدەن لە ڕێگەی گەلەریە تایبەتەکان و کارەکانیان نمایش بکەن کە بەرهەمی کارکردنی چەندین ساڵیانە. بەشێکی زۆر لە هونەرمەندانە هەوڵەدەن کە گەلەری تایبەت بە خۆیان هەبێ بۆ ئەوی کە بتوانن کارە شێوەکاریەکانیان یاخود کارە نوێیەکانیان لەناو ئەو گەلەریە تایبەتیە هەم پارێزگاری لێ بکەن و هەم نمایشی بکەن. لە ئێستادا یەکێک لە گەلەریەکان بە ناوی گەلەری هێڵکاری کە کار و بەرهەمەکانی یەکێک لە هونەرمەندە شێوەکارەکان لە خۆ دەگرێت کە ئەویش هونەرمەندی شێوەکار عوسمان ئەحمەدە. تەمەنەکو ئەمە هونەرمەندیە کە زەڕورە پێویستە شوێنێکی تایبەتی خۆی هەبێ بۆ کارکردن بۆ وەکو ستۆدیۆیەک بتوانێت کاری تیا بکە زۆر گرنگە. یەکێ لەو خەونانمەوە بوو کە بتوانم شوێنێکی وادابین بکەم بەڕاستی کە بتوانم ئیشی خۆمی تیا بکەم و ئازادی خۆم لێشکردن و ئەوانە پیشان بەمیە بەکار بێنم. لەگەڵەوەشا گرنگە کە بتۆنی کاریشی تیا پیشان بیت و بینەران و خەڵکانێک کە متەمەن بە هونەردۆستی هونەرن یا خوێندکارانی کۆلیجی هونەریە بەشەکانی تر بێن شارەزایی پیا بکەن لە شێوەی کارەکانیان لە ئەزمموی هونەرمەندێک. من بە تایبەتی کارەکانی من کە تایبەتمەندیەکی خۆی هەیە بە ژێڕانەوەی نەهامەتی و مەساتیەکانی خەڵکی کورد بە تایبەتی لە دوای لە سەردەمی ئەنفالەوە لە هەشتاکانەوە هەتاوەکو ئێستاشی بە پێوە بێ کە لە نەهامەتی و لە دەردەسەری و لە ڕوبەڕووبوونەوەی کارەسات و مینەتی نەخوازراوە بینەوانە بووە بە کانیزمایشکارەکانی من بەڕاستی کە بەردەوام کارم لەسەر کردووە و بە هێڵکاریش کارم لەسەر کردووە. چکم هێڵکاری وەکو تایبەتمەندیەکی خۆی کە دایکی هەموو هونەرەکانە بەلای منەوە زۆر گرنگە ڕۆڵی تایبەتی خۆی ماوە تێوە. دوو دراسی باشم لەسەر کردووە لەوانم بە ماستەریش و بە دکتۆراش هەردوو مەرحەلەی توێژینەوە و بە دواچوونەکانم زیاتر چوومەتە ناو قوڵی هێڵکاریەوە کە چۆن نەتوانی ئازاری پێ نەخش بکەی بتوانی وێنای ئازاری خەڵکی پێ بکێشی. لە 2007دا لە ئوسترالیا زانکۆی برۆسنبەرگ کە جامیعەیەکی زۆر تایبەتە کۆمەڵی جێنۆسایدی جیهانی لە کۆبوونەوەی 13 جاری خۆیانە گەواهی باشترین هونەرمەند کە لەسەر ئازاری مرۆڤایەتی ئیشی کردووە گەواهەیەکی گەوریان پێدام و دەستخۆشیان لێکردم و ئەوە مای شانازی و ڕێزە و خوێندنەوەیکی گەورەی جیهانیە بۆ ئەوەی کە من لەم بوارە کە ئیشم کردووە توانیمە ئەو پەیامانە لەو کۆنفرانس و سیمینارانە بگەێنم. جگە لەوەی کەوا کارەکانم لە مۆزەخانە جیهانیەکانە لە بەریتانیا پیشاندراوە ئەوان زۆر لە کارەکانی منیان هەڵگرتووە و بەردەوام پیشانی ئێن و توانیمە بچمە ناو چەند کتێبێکەوە کە تایبەتمەندی خۆی هەیە لە مێژووی هونەری توندوتیژی و نەمانی خەڵکدا بە تایبەتی و بووە هەڵابجەش بۆ مناڵانی ئەنفال توانیمە کە یادەوەری مناڵانی ئەنفال بگەێنم بە یەکێ لە کتێبە هەرە باشەکان کە کاریگەری جەنگ لەسەر مناڵانی سیڤیل لە 100 ساڵی ڕابردووە توانیمە ئەو کارانی کە لە سەردەمی ئەنفالە لە 1970 لە سەقس کۆم کردووانێ کە بیگەێنم بۆ پێشانگای لە پاریس کرایەوە و بێ بە کتێبێکی ناوازەکەی سا لە بەردەمی خەڵکای لە ئەمازۆن دەتوانرێت بە ئاگا لە کۆنفرانسی نەتەوەکانی کە
کوردیش ببینێ هەڵەبجەش ببینێ. گەلەری یا مۆزەخانە یا ئەمانە بەس هەرەوەنێ تۆ چی بەڕاستی کارێکی هونەری تیابینی ئەتمەسفۆری ناو گەلەریەکە واتلیەکە تۆزێک لە زەخت و پرێشەری ناو ژیانی خۆت بێتە دەرەوانێ بێ لێرە ئەزمونێک هەڵمژیت بیبینیت. من لێرە ئێرەم کردوتەوە بەڕاستی کە لە بەکرەجووی تازەیە زۆرم پێخۆشە میوانەکان بێن سەردانی بکەن تەمان ناتوانم بەردەوام بڵێم کراوەیە هەمیشە کاریتیا هەیە بە تەلەفۆنێک کە دامناوە پەیوەندی ئەکرێت دەتوانرێت بە گروپ بێ بە کەسانێک کە میوانێکی هەیە پێیخۆشە کارانە بینێ دەتوانین لە خزمەتیا بین بەڕێکەوتن لەگەڵ کاتی گونجاو بۆ هەردوولە بەردەوام ئێرە کراوە بێ.